بە ناوی گەلی کوردستان دانیشتنی کردنەوەی خولی پاییزە. پاش یەک مانگونی و لە پشوو خولی دووەمی یاسادانانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە و ماوەی 3 مانگیش بەردەوام دەبێت. بە چاوی بایەخەوە لە پێشنیازی پێشکەشکراوی پەرلەمانتاران دەڕوانین سەرۆکی پەرلەمانی کوردستانی ڕای دەگەنێت لە ماوەی ڕابردوودا 34 پێشنیازی یاسا و بڕیار ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە و بە چاوی بایەخەوە لە پێشنیازی پێشکەشکراوی پەرلەمانتاران دەڕوانن. گرنگە ڕوانگەی تەشریعی ڕوونمان بۆ وەرزەکە هەبێت و ئەرکی چاودێریکردنی حکوومەتیش هاوتەریب لەگەڵ ئەرکی یاسادانان لە چوارچێوەی یاسا و پەیڕەوی ناوخۆ نادیدە نەگرین، چونکە ئەم دوو ئەرکە یەکتر تەواو دەکەن و بایەخ و ئەرزشی یەکتر ڕەنگڕێژەکەن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەگشتی و پێشخستنە ڕووی پلان و ڕوانگەمان بۆ ئەم وەرزەی یاسادانان بە گرنگی دەزانین لە چارەنووسی ئەو پێشنیازە یاسا و بڕیارانەی کە لە وەرزی پێش و ئاراستەی پەرلەمان کراون ئاگادارتان بکەینەوە بۆ ئەوەی پلانی داهاتوومان بەرمەبنای ئەوە بێت کە پێشتر کراوە. کۆی گشتی 34 پێشنیازە یاسا و بڕیار ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە و ئەوانیش بەم شێوەی خوارەوە مامەڵەیان لەگەڵ کراوە. 3 پێشنیازە یاسا و بڕیار پەسەند کراون. 14 پێشنیازە یاسا و بڕیار ئاراستەی حکوومەت کراون بۆ ڕەزامەندیدان لەسەر بارگرانی داراییان بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێ ئاماژە بە بڕگەی 4ەم لە مادەی 79 پەیڕەوی ناوخۆ. لە دانیشتنەکەدا دەرفەتی قسەکردن درایە سەرۆکی فراکسیۆنەکان بۆ ئەوەی دیدگا و پرۆژەکانی خۆیان بۆ وەرزی نوێی یاسادانان بخەنە ڕوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت پێویستە بەجددی کار لەسەر پرۆژەی چاکسازی و خانە نشینی بکرێت و یاسای لە سێدارەدانیش کارا بکرێتەوە. سەبارەت بە جێبەجێ نەکردنی یاساکانیش عەبدولستار مەجید ئاشکرای دەکات دەرکردنی یاسا چەند گرینگە، جێبەجێکردنی گرینگترە. پێداگیری دەکەین لەسەر پرۆژانە کە پەیوەستن بە ژیانی خەڵکەوە و ژیانی موسەخۆرانەوە و خانەنشینان و خاوەن پێداویستە تایبەتیەکان. و لە هەمان کاتدا ئێمە بڕیارمان وایە کە بە دوواداچوون بۆ کار و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە چوارچێوەی ئەرچی چاودێریکردنی حکوومەت و دامدەزگاکانی. موسەخۆران تا ئێستا دیارە شایستەی داراییەکانیان کە لیان پاشەکەوت کرا و پیانە دراوەتەوە. ئێمە لەم ڕووە پرۆژە یاسایەکمان پێشکەش کردووە بە شێوەیەکی ڕێکوپێک کە زامنی جێڕانەوەی ئەو شایستە داراییە. تابێت بە چاکسازی پرۆژەمان ئامادەیە و خۆمان بە خاوەنی پرۆژەی چاکسازی دەزانین و لەو ڕۆ ئێمە پرۆژەمان پێشکەش کردووە و ئەو پرۆژەیە کە لە باسی چاکسازی لە خانەنشینی مەدەنی و سەربازی دەکا ئێمە لە خولی ڕابردوو پێشکەشمان کردووە و لەم خولە لەگەڵ لایەنە پۆلیسەکان دووبارە ئێمە پێشکەشی دەکەینەوە. لەم ڕۆوە داوامان کردووە کە یاسا لە سێدارەدان کە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ڕاگیراوە بە تایبەت بۆ ئەو کوشتنانەی کە بێڕەزا و ناقۆڵان زوڵمێکی زۆر گەورەیە و عەمدین بەڕاستی ئەم یاسا جێبەجێ بکرێت. و لە هەمان کاتدا ئێمە داوامان کردووە و بە یادداشتی داوا دەکەین کە بێڕێزی بەرامبەر پیرۆزیەکان و مقەدەسات هیچ ئاینێک نەکرێت. بە تایبەتی لەم ڕۆژانەی دواییدا ئێمە بینیمان کە بێڕێزی و بێئەدەبی بەرامبەر بە ناو مبارەکانی خوای گەورە کراوە کە بەپێی یاسای عێراقی یاسای ژمارە 111 ساڵی 69 ئەمە سزای بۆ دیاری کراوە. بۆ ئێمە داوا دەکەین بەڕاستی سزا جێبەجێ بکرێت. بۆ جێبەجێکردنی کارنامەکەی دەبێت حکوومەت 16 پێشنیازی یاسا و 2 پرۆژە بڕیار تا 1 مانگیدا ئاراستەی پەرلەمانی کوردستان بکات. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانیش ڕێک کەوتون ئەولەویەت بە پرۆژەکانی حکوومەت بدەن. ئەو هێڵە گشتیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەناو پەرلەمانی کوردستان خستیە ڕوو دەبێت هێڵە گشتیەکان بکات بە پرۆژە بینێرێ بۆ پەرلەمانی کوردستان و هەروەها بە تێبینی پەرلەمانتاران و هەروەها دەستکاریکردنی ئەو خاڵانەی کە ناکۆک دەبن لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستان لە جێبەجێکردنیان و هەروەها ئەو پێشنیارانەی کە خەڵکێتی بۆ پەرلەمانتاران و ئیزافەکردنی بۆ پرۆژەکانی حکوومەت پەرلەمانی کوردستان بڕیار دەدا بە زۆرینەی دەنگ بیان کا بە یاسا. بەپێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان هەر ساڵێک پەرلەمان 2 وەرزی دانیشتنی هەیە. لە ساڵێکیشدا 2 جار پشوو وەردەگرێت. پشووی یەکەم لە سەرەتای ساڵ تا سەرەتای مانگی ئازارە و پشووی دووەمیش لە سەرەتای مانگی تەمووز تا سەرەتای مانگی ئەیلوولە. لەو ماوەیەشدا لەسەر داوای سەرۆکایەتی یان ئەندامانی پەرلەمان دەتوانێت دانیشتنی نائاسایی ئەنجام بدات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.